دووبارە سڵاو لە نوێترین گۆڕانکاری و هەروەها ئەو ڕووداوانی کە بەهۆی بەرکەوتن و شەڕی گەرمی نێوان ئیسرائیل و ئەمریکا بەرامبەر بە ئێران و پرپەشدانەوە وەڵامدانەوەکانی ئێران کە تاکو ئێستا هەیە بە ئامانەگرتنی وڵاتانی هاوسێ وڵاتانی کەندا و بە هەرێمی کوردستانەوە بە دیاریکراوی بنکە و بارەکە و ئەو بەرژەوەندیانی ئەمریکا کە لە ناوچەکەدا جێگیرن دوایین گۆڕانکاریەکان بە شێوەیەکی گشتی لە ڕۆژانی ڕابردوو تاکو ئێستا هەردوو لە درێغیان نەکردو لەوەی کە هێرشیان کردوتە سەریەک با درۆنی بۆم ڕێژکراو بێ بە جۆری جیاوازی چەکیش بوو بێت دیارە لە پریشکی ئەم شەڕ و ناکۆکیانەیە هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی ئەم مەترسیانە بۆتەوە بەرە بەیانی ئەمڕۆ لە ئاسمانی فەرماندەی درۆنێک سوڕاوەتەوە بەڵام هێزەکانی فەرماندەیی توانیویانە درۆنەکە بخەنە خوارەوە لە هەولێریش لە شەوی ڕابردووە چەند جارێک بە درۆن هێرشکراوەتە سەر چەند ناوچەیەکی جیاواز لە دیارترین نیشان باڵەخانەیە کە لە نزیک هۆتێل ئاجان ڕۆتانە کە کراوەتە ئامانج زیانی بەرکەوتووە هۆتێل و باڵەخانەکە بەڵام ئەوەی کە زۆر جێگەی مەترسیە ئەو تۆس و دڵڕاوکەیە کە لەناو خەڵکیدا بڵاو کراوەتەوە یاخود بڵاو بۆتەوە بۆی هێرشە بەردەوامەکان کە شەو تا بەیانی درۆنەکان بە ئاسمانی هەرێمی کوردستاندا دەسۆڕێتەوە. لە نێویشیاندا وڵاتانی کەنداویش بە هەمان شێوە ڕوبەڕۆی هێرش و مەترسی بوونەتەوە لە بەرامبەردا وڵاتی ئێران لەلایەن ئیسرائیلەوە بە بەردەوامی هێرشی دەکرێتە سەر و ئیسرائیل و ئەمریکا سوورن لەسەرەوەی کە ئەم شەڕە کۆتایی نایێت تاکو یەکلایی نەبێتەوە کە دۆسەی ئێران و ڕژێمی ئێران بە چه ئاراستەیەکدا دەڕوات ئەوان بەردەوام دەبن لەگەڵ ئەوەی کا بە بەردەوام باز لەوە دەکرێت ئێستا ئێران لە ڕووی هێزی سەربازیەوە بەتایبەتی هێزی ئاسمانیەوە ئەوکوی کە ئەمریکا باسی لێوە دەکات لاواز بووە بەڵام ئێران خۆی باز لەوە دەکات کە ئەوان هێشتا بەهێزن هێشتا چەکی نوێیان هەیە کە ئەمریکا و ئیسرائیل نیان بینیوە ئەوان بەکاری دێنن لە ڕۆژانی داهاتوودا پێویستە شەڕەکان ڕابگیرۆکەوەی کە خۆیان باسی لێوە دەکەن میدیاکانی ئێران لە دوایین زانیاریانە باسییان لەوە کردووە ئەمریکا و ئیسرائیل بەندەر عباسیان بردومان کردووە و باز لەوە دەکرێت ئێران لە هەفتەیەکدا 571 موشک و 1391 درۆنی لە شەڕدا بەکارهێناوە بەحرین باسی لەوە کردووە لە سەرەتای هێرشەکانەوە 84 موشک و 147 درۆنی ئاراستە کراوە ئاژانسەکان باز لەوە دەکەن دەنگی تەقینەوە لە چەند ناوچەیەکی تاران دەبیستێت کە ئەمە بە بەردەوامی هەیە لە ناو ئێران و لە ناو ئیسرائیلدا دیارە شەڕەکان لە نێوان ئەم دوو وڵاتە زلهێزە لە دژی ئێران کە بێگومان ئێرانی وڵاتێکی کاریگەرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئەو مەزهەبە ئەو مەزهەبە فراوانی کە لە ڕووی دینیەوە ئاراستی ژمارەیەکی زۆر لە موسڵمانانی شیعی دەکات لە جیهاندا ئەمە کاریگەری لێکەوتوتەوە ئێران بە وڵاتێکی کاریگەردا دەنرێت ئێران دەیەوێت لە شەڕەکەدا براوە بێت لە ڕۆژانی ڕابردوشدا عباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران نەیدە شاردەوە کە ئەوان خواستی دانوستاندنیان هەیە بەڵام ڕەنگە لە ئێستادا و لە توای چەند ڕۆژێک لەو چاوپێکەوتندا گۆڕانکاری دیکە هات بێتە ئاراوە ئایا دەسەڵاتداران و لێپرسراوانی ئیستای ئێران گفتوگۆیان پێ قوبوڵە لەگەڵەوەی کە ئەمریکا ڕەتێکاتەوە هیچ جۆرە دانیشتن و دانوستاندنێک لەگەڵ ئەمریکا ئەنجام بدرێت کە مەرجی تێدا بێت دۆناڵد ترامپ لە لێدوانەکانیدا باسی لەوە کردو هەر جۆرە گفتوگۆ دانیشتنێک لەگەڵ ئێراندا ئەنجام بدرێت پێویستە بەبێ مەرج بێت دیارە گرژی و ئاڵۆزیەکان لە نێوان ئیسرائیل و تاران بە پشتیوانی ئەمریکا کا پشتیوانی ئیسرائیل دەکات تاکو ئێستا بەردەوامی هەیە بەڵام ئایا ئاگر و پریشکی ئەم ئاگرا چەندێکی دیکە دەخایەنێت ماڵوێرانی و قوربانیەکان دەچنە چ ئاستێکەوە تەنها شەڕەکە لە بینی ئەو سێ وڵاتیانە وەستاوەتەوە چونکە وڵاتانی دیکەش وڵاتانی عەرەبی وڵاتانی کەندا و ڕوبەڕووی ئەم هێرش و مەترسیانە بوونێتەوە هاوڵاتیەکانیان لە ترس و لە ڕاوکێدا دەژین و دەیانەوێت شەڕەکە ئاراستیەکی تونتر وەرنەگرێت چونکە ئەوانیش چی دیکە بێدەنگ نابن لە بەرامبەرەوەی کە سەروەری خاکیان ببەزێنرێت شەڕەکان بەردەوامی هەیە بەڵام ئەخۆ ئەم شەڕا بەکوێ دەکات من سەرنجشان ڕادەکێشم بۆ لای نوێترین هەواڵ
کە لەم دواییانەدا بڵاوکراوەوە بە دیاریکراوی چەند سعاتێک بەر لە ئێستا ئەوی چاوپێککەوتنێکی سەرۆکێتی نیشتیمانی کوردستانە لە کەناڵی فۆکس نیوز کە باسی شەڕی ئێستای نێوان ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا یعنی تەوری گفتوگۆکانیانە دیارە باوەڵ جەلال تاڵەبانیەڵێت هەرێمی کوردستان لا چەندین لاو هێرشی دەکرێتە سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هێرش ناکەنە سەر ئێران. باوەڵ جەلال تاڵەبانی سەرۆکێتی نیشتیمانی کوردستان بە کەناڵی فۆکس نیوز ئەمریکی ڕاگەیاندووە بە شێوەیەکی کتوپڕ جەنگەکە دەستی پێکردو و هەرێمی کوردستان با بەردەوامی بردومان دەکرێت لە چەندین لاوە و تووشێتی لایەنە کوردیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە دەرەوەی خاکی ئێران و لە نزیک سنووری ئەو وڵاتە و ئۆپەراسیۆن ئەنجام نادەن. ئەو جوڵەیەش زیان بەخشە بۆ کورد و ببێتە بەشێک لەو شەڕە. دەژڵێت دۆناڵد ترامپ کوردی باشڕکەرێکی ناب ناوبردووە باسی لەوەش کردووە پاراستنی خەڵکی عێراق لەو شەڕە باسی لێوە کردووە کە لە پێشینەی کارەکانیانە سوپاسدواری خۆی بۆ ئەو ساڵانە دەربڕیوە کە کورد لەگەڵ هێزە تایبەتەکانی ئەمریکا خزمەتی کردووە. دیارە باوەڵ جەلال تاڵەبانی پێی وایە لە ئێستادا گۆڕینی دەسەڵات ئەگەرێکی بەهێز نییە و تاران بە توندی بەگری دەکات. شەوی ڕابردوو چەند شاری هەرێمی کوردستان و عێراق کران ئامانج دەنگی تەقینەوەیەکی بەهێز لە زۆربەی ناوچەکان بیسترا لە درێژەی گەژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە لە چوارچەوەی هێرشە موشکی و درۆنیەکانی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل. شەوی ڕابردوو لە هەولێر بە درۆن هێرشکرایە سەر هۆتێل ئەرجان ڕۆتانە. هیچ زیانێکی مادی لێ نەکەوتۆتەوە بە خۆشحاڵیەوە. لە سلێمانیش بنکایی هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەیی هێزەکانی هەفتای پێشمەرگە کرایە ئامانج و تەنها زیان بەر کۆگایە کەوتووە لە ناو فەرماندەیی هەر لە درێژەی هێرشەکاندا لە بەغداد. هێرشکرایە سەر بنکەی ئاسمانی ڤیکتۆریا لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداد لەلایەن سیستمی بەرگری ئاسمانیەوە بەپەرچی هێرشەکان دراوەتەوە. بەپێی سەرچاوەکانیش بە درۆن هێرشکراوەتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەسڕە لە باشووری شاری مووسڵیش دەنگی تەقینەوەی گەورە بیستراوە. هەر شەوی ڕابردوو باڵۆزخانەی ئەمریکا لە بەغداد لە پەیامێکدا ڕایگەیاند ئەگەری ئەوە هەیە میلیشیاکانی نزیک لە ئێران هێرش بکەنە سەر ئەو هۆتێلانەی ئەمریکی و بیانیەکانی تێدایە. بۆ مەبەستەش داوا لە هاوڵاتیانی ئەمریکی کراوە و داوایان لێکردن عێراق بەجێ بهێڵن یان خۆیان بپارێزن. داواشی لە هاوڵاتیان کرد بەڕێگەی وشکانی خۆیان بگەێنە وڵاتانی ئوردن و کوێیت و سعودیە و تورکیا عێراق بەجێ بهێڵن. پەیوەست بە دوایین زانیاریەکان و ئەو هێرشەی کە کرایە سەر کۆنسڵخانەی ئەمریکا و فڕۆکەخانەی هەولێر ڕاستەوخۆ لە هەولێرەوە پامنێرمان قارمان جەوهەر زانیاریمان پێدەدات. قارمان زانیاریمان برێ لەسەر دوایین ئامارەکان یاخود هیچ هەواڵێکی نوێ هەبێت کە بەهۆی هێرشەکەەوە خوا نەخواستە زیانی گیانی کەوتبێتەوە زانیاریەکان چین تاکو ئێستا؟ بەڵێ هێوی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو تاواکو ئێستا دیارە چەندین شوێنی هەولێر لەلایەن درۆن و موشکەوە بردومان کرا یاخود کرا ئامانج دوێنێ شەو لە ینی ڕۆژەکانی نیشتەجێبوون هەیە لە تەنیشت ئۆتێل ئەرجان ڕۆتانە لە شاری هەولێر لە شەقامی 100 مەتری دیارەکرا ئامانج بەڵام زەرور و زیانەکان بەو شێوە نەبوو تەنها زەرور و زیانی مادی بەر بەشێک لە ئەو پرۆژە نیشتەجێبوونە کەوت کار دەکەوێتە تەنیشت ئەم ئۆتێلە. لەگەڵەوەش ینی لە بەیانیەوە تاواکو ئێستا قوسڵخانەی ئەمریکا لەگەڵ فڕۆکەخانەی هەولێر هیچ زەنگێکی ئاگادارکردنەوەیان لێ نەداوە و بۆ پێیکە هیچ دەنجی درۆنیش لە ئاسمانی و دوو شوێنە و تەنانەت هەولێریش نەهاتووە. لەگەڵەوەش پێشووتر لەسەر ڕۆژی ڕابردوو تەنانەت شەوی ڕابردووشکە شەوێکی تاڕادەیەکی زۆر ئالۆز بوو بە تایبەت بۆ بەشێک لە دانیشتوانی هەولێر بە تایبەت ئەو درۆن و موشەکانی کە ئاراستەی فڕۆکەخانەی هەولێر دەکران یاخود ئاراستەی قوسڵخانەی ئەمریکا دەکران بەشێک لە شوێنی نیشتەجێبوون و تەنانەت گەڕەکەکانی هەولێری دەگرتەوە. بە نمونە گەڕەشی سەربەستی سیدوی پارچی پێدەگوترێت لە هەولێر درۆنێک لەوێ کەوتە خوارەوە لە کەرتی هەشتی 180 عەنکاوە بە هەمان شێوە درۆنێک کەوتە خوارەوە لە تۆپزاوە کە سەر بە پارێزگای هەولێرە بە هەمان شێوە بارەگای سازمانی خەبات کرا ئامانجوو لە نێو شوێنی دانیشتوانی خەڵکە بە هەمان شێوە ئەو شوێنانە کرانە ئامانج. بۆیە شەوی ڕابردووش بە هەمان شێوە کە ئوتێل ئەرجان هەیە دیارە لە شەقامی 100 مەتری
ژمارەیە گەڕک نزیکە بە تایبەت کوران هەیە و بەشێک لە پرۆژەکانی نیشتە جێبوون بە هەمان شێوە دەکەونە نزیک ئەم وتێلە دەنجی تەقینەوە و تێکشکاندنی ئەو درۆنانەی کە لەکەونە نزیک ئاسمانی فڕۆکەخانی هەولێر ئەمانە جۆرێک لە مەترسی بۆ خەڵک دروست کرد بە تایبەت ئەو کەسانی کە بە شەقامەکانی 100 مەتری و 150 مەتری یاخو 120 مەتری تێدا تێپەڕ دەبوون بۆ دوو شوێنە بۆیە لە ئێوارەوە تاوەکو درنگانی شەو بە هەمان شێوە دەنجی فڕۆکەش دەبیسترا بەڵام لە بەیانی ئەمڕۆ تاوەکو ئێستا کەمە قسە دەکەم دەنجی فڕۆکەی زەنجی نایە پێشووتر بە بەردەوامیدا لەگەڵەوەش زەنجی ئاگادارکردنەوە لێ نەدراوە سەندە لە دوای باشە قارمان نێودەوڵەتی هەولێر بۆ باڵەخانەی لە تەنیشت هۆتێل ئارجان کرا ئامانج تاکو ئێستا باڵەخانە هێشتا گەشتیاری تێدا میوانی تێدا پێشوازی لە میوانەکان دەکرێت یاخود ئەو ناوچانەی یاخود ئەو ئوتێلانی کە تەنیشت دە باڵەخانەی ئوتێلی ئارجانن تاکو ئێستا ژوورەکانی هێشتا خەڵکی تێدا ماوە پێشوازی لە میوانەکان دەکرێت تایدا هێوی من سعاتەش لەگەڵ سۆما قسەم کرد نی زانیاریەکانی ئێوەم گواستەوە نزیک وتێلەکە بوون بەڵام ئەوەی کەوا بەشی دواوی وتێلەکە کراوەتە ئاماز بۆ پێی کە پرۆژەی نیشتە جێبوونی لێە درۆنە یاخود موشەکە تاواکو ئێستا ڕوون نەبووتەوە کە پرۆژەکەی نیشتە جێبوونی گرتوتەوە خود یەکێک لە تاوەرەکانی گرتوتەوە کە چوار تاوەری نیشتە جێبوونی خەڵکە و پرۆژەی بازرگانیە بە هەمان شێوە بەڵام وتێلەکە دەکەوێتە تەنیشتیان بە هەمان شێوە ئەمانە شوێنی مانەوەی خەڵکە بۆ بە تایبەت خەڵکی بیانی هەیە خەڵکەکێ لە پارێزگاکانی عراق و وەرێمی کوردستان دەدێنە هەولێر لە شوێنانە دەمێنەوە شوێنەکە شوێنی نیشتە جێبوونە لە دیمەنەکان دیارە شوشە و پەنجەرەی ینی 1/9 بۆ 2/9 شکاوە تێک چووە بەڵام ژیان ڕادەیەکی زۆر تێدا ئاساییە لەگەڵەوەی کە هێزی ئەمنی زۆری لێە و لە تەنیشت ئەم پرۆژێش باسم کرد گەڕەشی کوران هەیە و بەشێک لە پرۆژەکانی بازرگانی بەشێک لە فەرمانگەکانی حکوومەت دەکەونە نزیک ئەم شوێنە و سەرۆکاتی هەرێمی کوردستان بە هەمان شێوە دەکەوێتە نزیک ئەم شوێنە بۆیە شوێنەکە شوێنی نیشتە جێبوونی خەڵکو و بازرگانیە پرۆژەکانی نیشتە جێبوون بەڵام وتێلەکە دیارە وتێل شوێنی مانەوەی خەڵکی بیانیە یاخود ئەو کەسانی کە لە پارێزگاکانی داوای لە هەوڵاتیەکانی خۆی کردووە عێراق بەجێ بهێڵن دیارە بە هەرێمی کوردستانیشەوە یاخود گەرتێشیدا دەمێننەوە خۆیان بپارێزن تاکو ئێستا هیچ جموجوڵێک دەستی پێکردووە ئەو کەسانی کە تاکو ئێستا لە ناو هەرێمی کوردستاندا مابێتنەوە بیانەوێت بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان یاخود لە ڕێگەی هەرێمی کوردستان و وڵاتێکی دیکە و ئەنج بگەڕێنەوە بۆ ئەمریکا و وڵاتیانی تایبەت بخۆیان هێوی ئەوەی کە دوێنێ باڵۆسخانەی ئەمریکا لە عراق بڵاوی کردەوە کە وتێلەکان بەکارنێنن خەڵکی ئەمریکی واتە ئەوانەی کە ئەمریشینە و لە عراق و هەرێمی کوردستان لە هۆتێلەکان نەمێنەوە دیارە لە هەولێریش لا چەند ڕۆژی ڕابردوو و بە بەردەوامی قوسڵخانەی ئەمریکا ئاگادارکردنەوەی داوە بۆ کەسانی کە لە کۆمپانیاکان کار دەکەن خەڵکی بیانین و ئەوان کە ئەمریکین بە تایبەت لە پرۆژەکان و لە کەرتی وەبەرهێنا کار دەکەن و یاخود بە شێوەک لە شێوەکان لە کوردستان نیشتەجێن بە بەردەوامی داوای لێکراوە لە شوێنەکان دوور بکەونەوە بە تایبەت لە شوێنی قەرەباڵغ لە شوێنانی کە مەترسیان مەترسی لەسەر ژیانیان هەیە لەگەڵەوەش لە پێشووتریش چەند ڕێکارێک ژیراوەتە وەرەوە بەشێک لە ئەو کەسانەیە کە بیانی بوونە هەرێمی کوردستانیان جێشتەوە بە نمونە ئەوانەی کە لە بوارەکانی وەبەرهێنانی نەوت و وزە و سوتەمەنی کاریان کردووە بەشێکیان گەڕاونەتەوە تورکیا بۆ پێی کە هەیەک لە پارێزگاکانی هەولێر سلێمانی دهۆک کە ئەو خەڵکە بیانیانەی تێدایە خاڵی نزیکی پەڕینەوەی ئەو هاوڵاتی بیانیانە وڵاتی تورکیایە بۆ پێی کە فڕۆکەخانەکان نیە داخراون بۆیە ڕێگای زەمینی کە لە ڕێگای دەواازەی ئیبراهیم خەلیلەوە بە هەمان شێوە گەڕاونەتەوە تورکیا لەگەڵەوەش تاوەکو ئێستا خەڵکی بیانی واتە ئەوانەی کە لە قوسڵخانەی ئەمریکا کار دەکەن بە بەردەوامی لە هەرێمی کوردستان ماونەتەوە بەڵام بە بەردەوامی ئاگاداری ئەوان پێدەدرێت کە خۆیان بە دوور بگرن لە شوێنانێک کە مەترسی لەسەر ژیانیان هەیە و لە هوتێل و ئەو شوێنە قەرەباڵغانە نەمێننەوە کە دەکرێنە ئامانجی ئەو گروپ و تاخمانەی کە درۆن و موشک ئاراسی هەولێر دەکەن. بەڵێ قەرمان جەوهر پاملێری کورسات نیوز لە هەولێرەوە سپاس بۆ زانیاریەکانت لە هەولێرەوە دەچینە کەرکووک سەرباری بوونی شەڕ و ئاڵۆزیەکان
ڕەنگە شەڕ و ناکۆکی کەم تا زۆرێک کاریگەری لەسەر بازار دەکات لە هەر ناوچەیەکدا بێت دیارە هەرێمی کوردستانیش و عێراق بەدەر نییە لە هێرش و شەڕەکان دەمەوێت بزانم کە لە ئێستادا بەهۆی ئەم شەڕە گەرمەی کە هەیە چ کاریگەریەک لەسەر دۆخی بازار بە دیاریکراوی لەناو کەرکووکدا دروست بووە. ئاسۆ ئەحمەد پامنێری کورسات نووس لە کەرکووک زانیاریمان پێدەدات. ئاسۆ لە ئێستادا بازاری کەرکووک هیچ گۆڕانکاریکی بەسەردا هاتووە چ لە ڕووی نرخەوە چ لە ڕووی خواستی هاوڵاتیانەوە چۆنە خواستیان سەردانی بازارەکان دەکەن بە شێوەیەکی یاسایی بۆ کڕێنی پێداویستی کەلوپال هەر شتێکی دیکە؟ هێوی سڵاو لە تۆ لە بینێرانی کورسات نیوز لە نێو بازاری ئازادیم لە کەرکووک بازارەکانی کەرکووک عادەتەن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە با بڵین بەیانیان جموجۆڵی کەمترە کاسبکارەکانیش بەو پێی سەرخاڵی تاعەت و عیبادەتن کەمتر دوکانەکانیان کراوەتەوە بەڵام لە دوای سعات دوی نیوەڕۆوە تاوەکو فتاری ئێوارە سەرجەم بازارەکانی کەرکووک جموجۆڵێکی زۆری تایە ئەم جموجۆڵەش وەکارێکی بۆ ئیتر خەڵک ئامادەکاری دەکات بۆ فتاری ئێوارە ئەمە دابوونەریتی هاوڵاتیانی کەرکووکە لە سەردانیکردیان بۆ بازارەکان لە مانگی ڕەمەزانە بەڵام ئەم بارودۆخی ئێستا هەیە شەڕی ئێران و با بڵین ئەمریکا و کاریگەریەکانی هیچ ڕنگدانەوەیکی لە نێو بازاری کەرکووکدا نابینرێت ئەوەی هەیە نرخەکان وەکو خۆیەتی جموجۆڵی هاوڵاتیانیش بۆ فرۆشگاکان و مۆڵەکان و بازارەکان ئاساییە سەبارەت بە نرخەکان کە من دەڵێم وەکو خۆیەتی ڕاستە بەشێک لە مادە خۆراکیەکان بە تایبەت ئەوانەی کە ئەو مادە خۆراکیانەی لە دەرەوەی وڵاتەوە هاوردەی ناوخۆ دەکرێت بە تایبەت لە بازگەکانی سنووری کەرکووک کە ئێستا ئەو جیاوازی باجی گومریکیە دانراوە ئەمە بۆتەوە کاریەوەی بەشێک لە خواردنەکان با بڵێن نرخیان بەرز بێتەوە بۆ نمونە برنج لە زۆربەی دوکاندارەکان دەڵێن 2000 بۆ 3000 هاتۆتە سەر هەر یەک کیلۆیەک برنج ئەمە کارەکەی ئەوەیە برنجێکێکە لەو خواردنانەی کە لە دەرەوە هاوردەی ناوخۆ دەکرێت کاتێک لە بازگەکانی کەرکووکەوە دێتە نێو کەرکووک و دەچێتە پارێزگاکانی تری عێراق جیاوازی باجی گومریکی لێوەردەگیری ئەم جیاوازیە باجی گومریکێش دەخرێتە سەر مادە خۆراکیەکان بۆ نمونە برنج لە ڕابردوودا ئەوەی کە هەبوو ئەو جۆرە برنجانەی کە ئێستا هەمومان دەزانی ناوەکانیان چین و زیاتر لە بازارە دەخورێت 2000 دینار و بەڵام ێستا دەڵێن 4000 یان 5000 لە کەرکووک و ناوچەکانی تری عێراق بەڵام ڕەنگە لە کوردستان نرخەکەی هەروە خۆی بێت چونکە جیاوازی باجی گومریکی لەوێ نادرێ یەک جار باجی گومریکی لە سنوورەکانی یاریمی کوردستان لێوەرگیراوە بەڵام مادەکانی تر بۆ نمونە لێرە بوتڵێ غاز تاوەکو ئێسار 7000 دینارە لە ڕابردووشدا هەر 7000 بۆ هیچ ئەوەشی پێوە دیار نییە کە ئەزمەیەکی هەبێ ڕەنگە ڕۆژانە لێرەوە چەند جار ئۆتۆمبیلی غاز فرۆش تێپەڕێت غازی ماڵان و دوکانەکان و چێشتخانەکان دابین بک بە بێ ئەوەی نرخەکەشی گرامە بێت و بەبێ ئەوەی ئەزمەی دروست کرد بێت بنزینە ینی نەوتەکە ئێستا چاوەڕوانەکرێت لەم ڕۆژانەیە دابشکردنی بەرهەمە نەوتەکانی کەرکووک بڕی 100 لە ترتر کە وەجبەی سێم دەکات خۆناغی سێمی دابشکردنی نەوت دەکات دابشی سەرماڵانی کەرکووکی بکات بە هەمان نرخی خۆی کە بڕی 100 لە تر بە 15000 دینارە بنزینیش لە وێزگەکانی دابشکردنی بنزین بە هەماشیەوە هیچ قەرە باڵغەیەکی لەسەر نیانی بەڕاستی نازانم هۆکارەکەی سوپاس بۆ خۆتاوەکو ئێستا کەرکووک بەشێک نەبووە لەم کێشە و ئاڵۆزیانە و تاوەکو ئێستا هیچ هێرشێک نەکراوەتە سەر ئەم ناوچەیە ئەم سنوورە بەگشتی یان ئەوەیە کە بارودۆخەکە تاوەکو ئێستا هەر بە خۆیەتی هیچ شتێک لە ئارادا نییە بازار ینی کار و کاسبی هاوڵاتیان نرخی کاڵاوشمەکان وەکو باسم کرد ڕەنگە تا ئێستا کاریگەری ئەم بارودۆخۆم شەڕی بەسەر و دیار نەبوو بێت هاوشێوەی هەر ناوچەیەکی ترکە شەڕ و ئاڵۆزەکانی تیادا بێت دۆخەکە ئاساییە هیچ جیاوازیەک نابینرێت تەنها ئەوەیە بەهۆی هاتنیمانگی پیرۆزی ڕەمەزانەوە بەیانیان تاوەکو نیوەڕۆ بەشێکی زۆر لە بازارەکانی کەرکووک جموجۆڵیان کەمە هۆکارەکەشی بۆی وەکو باسم کرد هاوڵاتیان شەو تا درەنگ ڕەنگە سەرقاڵ بن و بەوەی پاشێوکردنەوە خەویان کەم بوو بێتەوە دوای نیوەڕۆ تاوەکو فتار و شەو تا درەنگانی شەو تا نزیکی دوی شەو بازارەکانی کەرکووک هەمووی کراوەی و هیچ شتێکی نائاسایی تیادا نابینرێت. بەڵێ ئاسۆ ئەحمەد پامنێری کورسات نیوس سپاس بۆ زانیاریەکانت لە کەرکووکەوە دێنەوە سلێمانی و دچینە لای پامنارمان دنیا ماجید پەیوەست بەوەی کە لیژنەکانی قایمقامێتی سلێمانی چاودێری
نرخ و دیاریکردن و دیاریکراوی چاودێریکردن و نرخانە دەکرد کە لەسەر کاڵاوشمەکەکاندانەوە ئێستا کە کاتی ڕەمەزانە و بەرەبەری جەژنە هاوڵاتیان لەگەڵ ئەوەی کە ئەم شەڕە هەیە و شمە گران بووە کەم تا زۆرێک کاریگەی لەسەر سنوورەکان کردووە لەگەڵ دزیبوونەوەی جەژنیشدا تا چەند دەتوانرێت لیژنەکانی قایمقامێت ڕێگری لەوە بکەن کە دوکاندار و بازرگانەکان نرخی شمەک و کاڵاکان بەجێگیری و بابەی پێویست بهێڵنەوە دنیا ماجید لە سلێمانی زانیاریەکانمان پێ بدە لەسەر ئەم بابەتە. بەڵێ هەوی سڵتان لەبێت دیارەکە تاوەکو ئێستا هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران بەردەوامی هەیە و کاریگەریەکانی بە شێوەیەکی گشتی بە دەرکەوت و من ئێستا لە قایمقامەتی سلێمانیم هەڵبەت سەبارەت بە بەرزبوونەوەی نرخ یاخۆ جێگیرکردنی نرخ لە بازاڕەکاندا و هەروەها چاودێری لیژنەکانی قایمقامەتی سلێمانی کە لێرە بەردەوام ڕۆژانە دەچنە ناو بازار و هەروەها چاودێری نرخەکان دەکەن و سەردانی دوکان و شوێنەکانی تر دەکەن بۆ ئەوەی کە بتوانن نرخەکان بەجێگیری بێڵنەوە یاخود نێڵن نرخەکان بەرزبوونەوەیەکی بەرچاو بە خۆیانەوە ببینن. من بە وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی هیوا ساڵح کاگی واسڵاوت لەبێت بێتێرەوە سوپاسەکان پێمان بڵێ لیژنەکانی ئێوە چۆن دەتوانێت کە ئەو نرخانی لە بازاردا هەیە کۆنتترۆل بکرێت یاخود سەردانی ئێوە ڕۆژانە بۆ بازار و شوێنەکانی تر بەتر. سپاس بڵم دەرفەتە ئێمە لیژنەکان بەردەوامی لە کارکردن سەرڕای کە ئەمڕۆ ڕۆژێکی پشووە ئێمە لە هەر شوێنێکە ببینی گران فرۆشیەک هەیە بە هۆکاری ئەوەی کە قۆڕخکاریە گیادیا مادەیەک بشارێتەوە ڕاستەخۆی زراعەتی خۆسی لەگەڵاکەین لەبەرەوەی کە کاتی ئەوە نییە بڵێن کە ئاگاداری خەڵک بکەینەوە یا بڵێن هەندێک دەست سوکەین بەڕاستی چکار لەسەر گران فرۆشی ئەم مدەیە دەستمان بە تەواوی قورس کردووە. ئێستا حالەن لیژنەکانمان لە ناو مارکێتەکانە هەیە لە ناو بازاڕەکانە هەیە لە علوایە هەمانە سەری علوەیەتەوە بۆ لیژنەی باڵا بۆ چاودێریکردنی ئەو نرخێشتومەکانی کە لە علووا پێشکەشی هاوڕاتیانەکرێت لەبەرەوە هەر نرخێک هەر لایەنێک بێ نرخ بەرزکاتەوە ڕاستەخۆ ژاتی لەگەڵاکرێت هەندێک نرخ بەرز بۆتەوە بەهۆی بەرزبوونەوەی نرخی دلارە بەداخەوە هەندێشتیش بەرهەمیژەیە کە بوونیان نییە ناو بازاڕەکانە وەکو پێداویستی پڕناکەنەوە ئەوان ئێمەش نەیاڵیم بشارێتەوە و خەڵک سوودی لێوەرگێت. ساڵانی ڕابردوو هەرچەندەکە ئەم جەنگەش نەبووە بەڵام لەگەڵ هاتن یاخود نزیک بوونەوەی جەژنی ڕەمەزان جەژنەکاندا هەندێک جار بازرگانان یاخود خاوەنی مارکێت و دوکانەکان گۆڕانکاریەکی ئەگەر کەمیش بوو بێ لە نرخەکان ناکردویانە ئێوە بێگومان کە ڕۆژانە سەردانی ئەو شوێنانەکەن ئەمە بزانم کە 12 ڕۆژمان ماوە بۆی کە جەژنی ڕەمەزانی پیرۆز هاوڵاتیان بەڕێ بکەن ئایا بۆ ئەمە و لە نزیکترین ڕۆژانی جەژندا چۆنچۆنی ئەتوانن کە دووبارە یاخود زیاتر کۆنتترۆلی ئەو نرخانی ناو بازار. بەڵێ ئێمە باسی جەنگمان کرد تەبەن ئەگەر بێنی پێناسەی سیاسەیەشی خۆراک بکەیت ئەڵێت یەکێ لە هۆکارەکانی ئەوەی کە بڵێن شوێنە ئاسایشی خۆراکی پارێزراوە لە کاتی جەنگا بێ خۆراکی پێویستگاتە دەستی هاوڵاتیەکان بۆ زیندە چالاکیەکانی ڕۆژانەی هاوتا لەگەڵ خوشکە ساڵی و لەگەڵ لافاوە. ئێمە ڕاستە لە جەنگین بەڵام جەنگەکە پێشتا نەگەیشتە ئەوەی کە بڵین بەرهەمەکانمان بە تەواوی لە بازاڕان نەماوە و ئەوەش خەڵک خۆی باش دەزانێت ئێمە لە ساڵنەوەمان ئەو خۆراکانەی کە یەتە سەسفرەکانمان لە دەرەوە هاورداکرێ بەداخەوە ناتوانین بڵین پێداویستی سەسفری هاوڵاتیان لە ناوخوا دابین بکرێت ئەوەی کە ئێمە پێمان کراوە پێمان نەکرێت لیژنەکان چاکراوە بن بە پێی ئەوەی کە لیژنەیەکە چێتە ناو مارکێتێکەوە سیرەکە بەرهەمێک زۆر گران بووە لەگە چاودێری بازرگانی ڕەبتمان هێنێریان ناو لیژنەی باڵ ناو لیژنە فەرعەکانیش هەیە ڕاستەخۆ سەری جوملەکەی وەرەگرین بزانین ئەمە گرانفرۆشیە گرانفرۆشی نییە لە علوەکانە سەری علوەکە وەرەگرین بزانین تەماتێک بە 500 دینار بێت ئایا لەسەر لە مارکێتەکە بە چەندێکە لەبەرەوە ئێمە بەردەوامە بین کەم تا زۆر دەتوانین بڵین شوێنەکەمان کۆنتترۆل کردو ئەجینا بڕوا بکە لەوانەیە هەلپەرز هەبێت بتوانێت نرخەکان وا بەرزکاتەوە هاوڵاتیان ئازار بە لە سەرەکەی و لەبێ موچێشە ئەتوانین بڵین کە ئێوە دڵنیایی ئەدەنە هاوڵاتیان کە بە تەواوەتی چاودێری بازارەکەن و نرخەکان زیاتر ئێمە چاودێری تەواوەتی خێنە ئەو هەموو شوێنەکان لە شیری مناڵەوە تا ئەگاتە سەر تەماتێک و دەستکی کەرەوەزیش ڕاستی مبالەغە لە قسەکەمان نەبێت و خەڵک تەلەفۆنەکە و سکاڵایان بە ئێمە چکە ئێمە وەکو پێم وتی ئاسایشی خۆراک
ئەمەیە کە ئەمڕۆ بێ بتوانین خۆراکی تەندروستگەینە سەر سفرەی هاوڵاتیان بەڕێز سپاس. بۆ هێواز ساڵح سەرۆکی لیژنەوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی بەڵێ هێوی ئەوەی کە گوێبیستی بوون وتی سەرۆکی لیژنەوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی بۆ ئەوان وەک خۆیان ماژەی پێکرد کە ڕۆژانە سەردانی مارکێت و بازاڕەکان دەکەن بە تەواوەتی چاودێریی توندیان خستۆتە سەر بازار بۆ ئەوەی کە نرخەکان زیاتر بەرزبوونەوە بە خۆیانەوە نەبین و بەردەوام لە هەوڵی ئەوەدان کە نرخەکان بەم جۆری کە هەن ئەمان بەم جۆرە چاودێری بکەن و بەجێگیری بیهێڵنەوە. بەڵێ دنیا ماجید پامێری کورساتی لە سلێمانی سپاس بۆ زانیاریەکانت. دیارە ئەمڕۆ 35 ساڵ بەسەر ڕاپەڕێنی خەڵکی سلێمانیدا تێپەڕ دەبێت کە دانیشتوانی شارەکە و ڕێکخستنەکانی ناوشار ڕوبەڕووی دەستگای ستەمکارەکانی ڕژێمی بەعەز بوونەوە توانیان لە ماوەیەکی کەمدا سلێمانی لە بەعەز پاککەنەوە. بەشداربووانی ڕاپەڕینی سلێمانی چیرۆکی ساتەوەختی ڕاپەڕین و گڕوتینی خەڵکی شارەکە دەگەڕنەوە کە توانیان لە ماوەی 2 ڕۆژدا ڕژێمی بەعەز لە شارەکە دەربکەن. خولکەی دەساڕەکە لە شاری سلێمانی بۆ وەچەرخانێکی گرنگ بۆ مێژووی ئەم شارە کە 35 ساڵ لەمە و پێش خەڵکی ئەم شارە لێرەوە ڕاپەڕینیان دژی زوڵم و زۆرداری ڕژێمی بەعەز ئەنجامدا دواتر تەواوی گەڕەکانی گرتەوە. ڕاپەڕینێک کە تووڕێی هێزی پێشمەرگە و خەڵکی سلێمانی پێکەوە یەکیان گرت و سەرنجام ڕژێمی بەعسی لە شارەکەدا ڕاماڵی. لەو سەردەمەدا کە بێهیوای باڵی بەسەر چارەنووسی کورددا کێشا بوو پێشمەرگە و خەڵکی سلێمانی بەورەیەکی پۆڵاینەوە ڕوبەڕووی دام و دەستگاکانی ڕژێمی لە ناوچوی بەعەز بوونەوە و هەرزوو کۆتاییان بەدەسەڵاتی خوێن ڕێژی و ستەمکارانەی بەعەز لە شارەکەدا هێنا. بەشداربووانی ڕاپەڕین و دوای تێپەڕبوونی 35 ساڵ جارێکی دیکە لەو یادەدا هاتوونەتە ئەمنە سوورەکە و باسی ساتەوەختی ڕاپەڕینەکە و ئەو چیرۆکە خەمناک و تراژیدیانە دەکەن کە ڕژێمی بەعەز بە دڕندانەترین شێوە بەرامبەر بە ڕۆڵەکانی کورد کردوێتی. ئەمنە سوورەکە زۆر شت بیری منەخاتەوە کە دێمە ئێرە ئەو ژێرزەمینەی کە ئەیبینن ئەلێوا زیندانی بووم تایە بیری ئەو هاوڕێیانە مەکەوێتەوە کە لێرە سجن بوون کە لێرە شەید بوون ئەوم بیرەخاتەوە. بەڵام شتێکی تر دڵخۆشی کردم کە لە ڕۆژی ڕاپەڕین بینیم ئەو کەسانەی کە ئەوانەیان شەید کرد و ئەو کەسانەی ئەشکەنجەی خەڵکانی ئێمەیانەدا جەنازەکانیان ئەلەم سەر کۆڵان و سەرجادە و شوێنانە کەوتبوون. چواری بەیانی سیارم پێ و بە سیارەت فڕێکم لا بە دۆری و مەکتەبە تومزانم هێزی احتیاتیان بۆ نەهاتووە هیچ هێزێک نەهاتبوو. اینجا من هەر وەزعەکەم تاخیرە کرد لە ڕای دەستارەکە و دەستی پێکرد بوو بەیانی تقریبا سەعات 9 ئەوانە من تاخیر مەکرد. مەبەستەکەم چی بوو؟ ئەگەر ئێمە سەرکەوتنمان بەدەست نەیەنا شوێنێکماندانا بوو بۆ خۆمان ئەو شوێنە هەیکەل بوو خانوو بوو عایلەشتیتیانە بوو مقاومە بکەین بۆی شەو بتوانین دەرچین. ڕاستەیەکی نیشتمانی کوردستانی بەڕاستی شانە چەکدارەکان و ڕێخستنەکان و ئەوانە دەوری کاران هەبوو بەڵام دەتوانم بڵێ میلەتی کورد هەتا قوڕقوڕاگەی پڕ ببوو لە زڵم زۆری حیزی بەحز ئەوەم بیرەکەوێتەوە ئەو ڕۆژە هیچ کەس بیری لای دایک و برا و کەس نەبوو ڕۆژی ئەوە بوو خەڵک لە ماڵی خۆی لە جادە و لە دوکان بێتە سەرجاد دژی ئەم ڕژێمە ڕاپەڕێ. ڕاپەڕینی سلێمانی بووە سەرەتای هەڵهاتنی خۆری ئازادی و دیموکراسی لە مێژووی گەلی کووردا. بەشداربووانی ڕاپەڕینەکە بەوپەڕی هەستی نیشتیمانی و نەتەوایەتیەوە ڕوبەڕووی ڕژێمی بەعەز بوونەوە و ئەو پەیامەیان گەیاندا دوژمنانی کورد کە هیچ کات زوڵم و ستەم و چەوساندنەوە قبوڵ ناکەن. 35 ساڵ لەمەوبەر کە خەڵک بە یەک دەنگ بوو خەڵک بە یەک دەنگ بوو خەڵک پێکەوە قۆڵیایە شانیایە بەر شۆڕشێکی مۆدێرن لە ساڵی 1990 ئەویش ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوو کە ئەو یەکبوونەوای کرد کە لە ماوەی چەند ڕۆژێکدا کوردستان لە دەستی چەپەڵی گەورەترین دوژمنی کورد گەورەترین دوژمنی مرۆڤایەتی کە سەدام حوسێنی حیزبی بەعسی ڕووخاو بوو ڕزگار بکات. یەکگرتووی یەکدەنگی گەلی کورد لە بەهاری ساڵی 1991 بووە ڕۆژێکی لە بیر نەکراو لە مێژووی گەلی کورددا کە توانی لە ماوەی 16 ڕۆژدا تەواوی کوردستان لە دەستی ڕژێمی بەعسی لە ناوچوو پاک بکاتەوە و بەهاری ساڵی 1991 بکاتە بەهاری خۆشی و شادی و سەرکەوتنی گەلی کورد لە ناوچەکەدا. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی. دیارە 35 ساڵ
بەر لە ئێستا خەڵکی شاری سلێمانی ڕاپەڕین دژێ و ستەمکاری کە بەرامبەر گەلی کورد دەکرا ئەو شەوسانە و قڕکردن و نەعەدالەتی کە ڕوبەڕووی گەلی کوردەبەوە 35 ساڵ بەر لە ئێستا گەنجان و لاوان و کەسانی بە ساڵات و بەبێ جیاوازی ڕوبەڕووی ئەو دەسەڵاتە ستەمکارە بوونە و توانیان لە ماوەی 2 ڕۆژدا تەواوی دەسەڵاتەکان یاخود ڕژێمی بەعەس لە شارەکە دەربکەن. لەسەرم بابەتە پامنێرمان هێمن کەمال زانیاریمان دەداتێ و باشە ڕێباز هیوا لەسەر بابەتەکە زانیاریمان پێدەدا بەڵام بەروی بچمەلای ڕێباز پێوەست بۆ زانیاریانە سەرنجشان ڕادەکێشم بۆ نیوترین لێدوانی مەسعود پزیشکیان سەرۆکی ئێران پێیوەست بە دوایین گۆڕانکاریەکان و هەڵوێستی ئێران کە ئەو هێرشانی دیکاتە سەر وڵاتانی دراوسی خۆیان لە شەڕ و ڕوبەڕبوونەوەکانی بەرامبەر بە ئیسرائیل و بەرامبەر بە ئەمریکا باز لەوە دەکات کە وڵاتانی دراوسێ دۆستی ئەوانن هیچ دوژمنایەتێکیان لەگەڵیاندا نییە و سەرۆکی ئێران باز لەوەش دەکات کە ئەوان دەیانەوێت لەگەڵ وڵاتانی دراوسێدا بەیەکەوە ڕوبەڕووی ئەو هێرشانە ببنەوە کە دەکرێتە سەریان و مەسعود پزیشکیان سەرۆکی ئێران داوای لێبوردن لە وڵاتانی دراوسێ دەکات پێیوەست بەو هێرشانی کە دەکاتە سەریان باز لەوە دەکات هێرشەکان بۆ ئەوان نییە چونکە وڵاتانی دراوسێ دۆستی ئەوانن بەڵکو بە ئامانجگرتنی بنکە و بارگا و ئامانجەکانی ئەمریکایە لەو وڵاتانەیە مەبەستیان شکاندن و پێشێلکردنی سەروەری ئەو وڵاتانە نییە. مەسعود پزیشکیان داوا لەگەڵ لە وڵاتانی دراوسێ دەکات کە پێکەوە هاوکاری بکەن بۆ ڕوبەڕۆبوونەوە ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر ئەوان لە بەرامبەردا ئەوانیش بتوانن هێرشەکان ڕابگرن و داواش دەکات و دەڵێت پێویستە لەگەڵ وڵاتانی دراوسێ بەیەکەوە ئاسایشی ناوچەکە بپارێزین. ئەو قسانە دیارە کەمێک بەر لە ئێستای مەسعود پزیشکیان سەرۆکی ئێرانە پێیوەست بە دۆخی ئێستای ناوچەکەی وڵاتەکەی داوا لە وڵاتانی کەندا وڵاتانی دراوسێ و عەرەبی دەکات کە پێکەوە هاوکار بن بۆ دۆستایەتی و پێکەوە ڕوبەڕووی ئەو هێرشانە ببنەوە کە دەکرێتە سەر وڵاتی ئێران لە بەرامبەر ئەو نەعەدالەتیانەوە کۆی کە خۆیان باسی دەکەن ئەمانیش لە بەرامبەردا هێرشەکانیان ڕادەگرن. سەرۆکی ئێران داوای لێبوردن لە وڵاتانی دراوسێ دەکات بەوەی کە ئەو هێرشانەی کە دەیکاتە سەرسەروەری خاکی ئەوان باز لەو دەکات کە ئەوان وەکو دوژمن یاخود هیچ دوژمنایەتێکیان لەگەڵ وڵاتانی دراوسێیانە بەڵکو وڵاتانی دراوسێ دۆستی ئەوانن بەڵکو هێرشەکان لە بەرامبەر پاراستنی وڵاتی خۆیان و پەرچەکردارێک و وەڵامدانەوەیەکە بۆ هێرشانی کە دەکرێتە ناو وڵاتەکەیان لە بەرامبەر بەرژۆندیەکانی ئەمریکا لە وڵاتانە دەکرێتە ئامانج. دیارە لە نوێترین زانیاریەکان ئێماگەدارتان دەکەینەوە لە کورسات نیوز لە دوای ئەوەی کە لە هەواڵی ورد و زانیاری ورد ئێمە دڵنیا دەبینەوە و ئێوەش دڵنیا دەکەینەوە لە زانیاریەکان پێیوەست بەوەی کە 35 ساڵ بەر لە ئێستا ڕاپەڕینی شاری سلێمانی سەری هەڵدا دەچینە لای پامنێرمان ڕێباسی وا ڕاستەوخۆ لە سلێمانی بەوەی کە مۆزەخانەی نێودەوڵەتی یاخود مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بۆتە سمبولێکی ڕاپەڕین و زانیاریمان باتێ و بەوەی کە ئەمڕۆ چۆن لەلایەن ئەو کەسانی کە ڕابردوودا دژی دەسەڵاتی بەعەز وەستاونەتەوە ئێستا چۆن باس دەو ڕۆژە دەکرێت ڕێباس زانیاریەکان لای تۆن دێنە لای ئێوە. بەڵێ هێوی دیارە لە زمانی ڕاگەیاندندا با بڵێن دێڕێکەیەکەڵێ وێنەیە کە توانێت گزارشت لە 1000 وشە بکات کە ئەمە بۆ ئەو کەسانە ڕاستە کە ڕاپەڕینیان بە چاوی خۆیان نەبینیوە یان ئەو کەسانی کە ڕاپەڕینیان بە چاوی خۆیان بینیوە یان ئەوانەی کە بەشداریان لە ڕاپەڕیندا کردووە. جا هەر کەسێک لەمانەی کە باسم کرد بێنە ئەمنە سوورەکەی سلێمانی ئەم کەرەستە سەربازیانە ببینن ئەم تۆپ و ئیڤا و ئەو جێبانەی کە سەردەمانێک لەم شارەدا لە سلێمانی خەڵکی ئەم شارەوانەی کە گومانیان لێ دەکرا کە پێشمەرگە بن یان کە سوکاری پێشمەرگە بن یان بە شێوەیەک لە شێوەکان ناڕازین لە دەسەڵاتی حکومەتی بەعەز لەم شارەدا لە ڕێگەم ئۆتۆمبیلانە و دەهێنران بۆ ئەمنە سوورەکەی سلێمانی و لێرە تەعزیب یان سزا دەدران یان لە ڕێگەم تانک و زرێپۆش و ئەمانەی کە لێرە هەن لەگەڵم تۆپانی کە لێرن شەڕی پێشمەرگە و شەڕیە و کەسانە دەکرا کە دژی حکومەتی بەعەز لە خەباتدا بوون. جا ئەمنە سوورەکەی سلێمانی مێژوویەکی زیندووە ئەو وێنانەی کە لێرە هەن
هەر کەسێک کە بەلای ئەمنە سوورەکە تێپەڕێت چی لە دیوی دەرەوەی ئەمنە سوورەکە چ بێتە ناوەوەی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکان کە لەلایەن خاتووی ڕۆی ئیبراهیم ئەحمەدەوە ئەم شوێنە وەکو خۆی لە کاتی خۆیدا هێڵدرایەوە بۆ ئەوی وەکو مێژوویەکی زیندوو شایەدی ئەو ڕووداوانە بێت کە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سلێمانیدا ڕویان داوە ئەم شوێنە وەکو خۆی هێڵدراوەتەوە هەر شوێنێکی ئەم مۆزەخانەیە بینیت چی دیوارەکانی دەرەوە یان ڕووکاری دەرەوەی ئەم بینایە کە بە ئەمنە سوورەکە ناسرا بوو هەمووی شوێنی ئەو گولانەیە کە هاوڵاتیانی سلێمانی هێزەکانی پێشمەرگە مەفرەزەکانی ئەو کاتەی پێشمەرگە کە لە کاتی ڕاپەڕین لە حوتی سێدا هاتوونەتەوە ناوشار ئێرە کە شوێنێکی سەرەکی حکوومەتی بەعز بووە بەم شێوەیە لە ڕێگەیان فیشەکانی کە ئێستا بەم دیوارانەوە دیارن توانی ویانە کۆتایی بەدەسەڵاتی زوڵم و زۆرداری حکوومەتی بەعز بێنن و بەشێکی زۆری ئەوانشی کە بەژاری ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1990 کردو بە تایبەت لە حوتی سێرە سلێمانی ئەوانەی کە زۆر داغ لە دڵ بوون هاتوون لێرە هەر لە ناو ئەم ئەمنە کە خەڵکی سلێمانی تێدا سزا درراوە و ئەشکەنجە درراوە هاتوون لێرە حەقی خۆیانیان کردوتەواتە چ ژن چ منداڵ چ کەسانی بەتەمەن و چ ئەو پێشمەرگانە و کە سوکاری پێشمەرگانش کە لێرە لە ناو ئەو ئەمنەی سلێمانیەوە کاتی خۆی بەدەستی و جەلادانەی حکوومەتی بەعز تاوانی جەستەیان بەرامبەر کراوە سزا دراون لێدراون هاتوون لێرە حەقی خۆیان کردوتەوە دیارەمە بەشێکی ئەمنە سوورەکەی کە لێرە لە دیمەنی کامێرەی کورسات نیوزەوە دەردەکەوێت بەشی ژێرزەمینی ئێرەش چەندین شوێنی تێدایە کە بە هەزاران پێشمەرگە بە هەزاران هاوڵاتی خەڵکی ئەم شارەی تێدا سزا دراوە بە شێوازی جۆرا و جۆر تعزیب دراوە ئەم شوێنانە هەمووی وەکو خۆی هێڵراوەتەوە بۆیە کاتێک کە وەفدێک هێتە سلێمانی دەێنرێتە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لە ڕێگەی ئەم وێنانەوە ئەزانێت کە چ تاوانێک بەرامبەر خەڵکی ئەم شارە لە سەردەمی حکوومەتی بەعزدا کراوە ئەمانە دیمەن و وێنەیەکی زیندون کە شاهیدی مێژووی ئەم شارن کە چۆن تاوان بەرامبەر ئەم شارە کراوە چۆن خەڵکی ئەم شارە توانیوێتی لەم ڕێگەیەوە تۆڵەی خۆی بکاتەوە. بەڵێ ڕێباز دیوا پامنێری کورسات نیوز سپاس بۆ زانیاریەکانت. لە هەڵەبجە هەڵمەتێک ڕاگەنجاوە بۆ ڕواندنی نەمامی زەیتون لە گوندی گوڵب. پێوەست بەم بابەتە دەچینە لای پامنێرمان سەڵاح جەمیل ڕاستەوخۆ لە هەورامانەوە زانیاریمان پێدەدات دیارە هەڵمەتی ناشتنی نەوامی زەیتونەکانی شەر لە هەورامان دەچێنرێن. بەڵێ سەڵاح زانیاریمان بەرە لەسەرم بابەتە. هێڤی دیارە لە کاتێکە کە دووکەڵی جەنگ ئاسمانی زۆرێک لە وڵاتانی ناوچەکەی گرتووەتەوە و هەرێمی کورسانیش لەو دووکەڵە تاوەکو ئێستا بەدەر نییە بەڵام لە ناو گەنجانی هەڵەبجە و هەورامان و شارە زۆردا هیوایەکەیە بۆ دووبارە ڕۆح بە بەرزەویکردنەوە هیوایەکەیە بۆ دووبارە دەستپێکردنەوەی ژیان و هیوایەکەیە بۆ سەوزکردنەوەی نیشتیمان گروپی 5,000 کە گروپێکی شاخڕەویە لەگەڵ کۆمەڵی شاخەوانانی و لەگەڵ گروپی شاخەوانانی هەڵەبجە و ژمارەیە گروپی دیکە ئەمڕۆ لە گوندی گوڵب بۆ جاری سێم هەڵمەتی ناشتنی زەیتون ئەنجامەدەن ئەوەی کە ئێسامە سەر ڕێگای سەرەکی گوندی گوڵپە هەڵمەتەکە دەستی پێکردەوە و ژمارێکی زۆر لە داری زەیتونیان چاندووە جەبار دەگا شەخانەیم لەگەڵایە لە گروپی شاخەوانی کۆمەڵی گروپی شاخەوانەی هەڵەبجە کاک جەبار دەگاشیخانی خۆت خەڵکی دەگاشیخان و ێساش لە گوڵب ئامانشتان لەم دەستیەوە لەم هاوکاریە پێکەوە بۆ سەوزکردنی نیشتیمان لەم دۆخەدا چییە لە کاتێکا بینین دووکەڵ ئاسمانی زۆرێک لە وڵاتانی چۆنەڵی تەنیوە ئێوەتانەوێت لەم دۆخەدا چ پەیامێک بگەێنن. سەرتا بە ناوی خۆی گەورە مێرەبان مادەم ژیان بەردەوامە ئێمەش بەردەوامە بین چونکە درەخت و مرۆڤەکان و ژیان و ژینگە هەمویان هاوکێشەیەکن بە یەکەون ئێمە لەگەڵەوەشدا کە شریقەی فڕۆکان بە ئاسمان و ساڕخەکان بە ئاسمانی ناوچەکەمانە تێپەڕن بەڵام ئێمە هیوایەگە بەخشین بە ژیان بە ناشتنی ئەم دار و درەختانەوە هەڵمەتەکەشمان بەردەوامە بێ زۆر سپاسی گروپی شاغڕەوی 5,000 شەهیدی هەڵەبجەکەین کە هەستا بە دابینکردنی ئەم نەمامانە ئێمە ژۆ کۆمەڵی شاخەوانی هەڵەبجە هاوکاریانە بین لە ڕواندنیانە گرنتیشمان لە گەنجان و ئەنجومەنی گوڵب وەرگتووە کە پاراستن و ئاوداریانیان
بکەن چونکە بەڕاستی ناشتنەکەی چنە گرنگە پاراستن و ئاودێرانەکەی لەوە گرنگترە لە دوای نەورۆز و جەژن ئەم ناوچەیە دەبێت بە یەکێ لە ناوچە سەرنجڕاکێشەکان خەڵک زۆر ساڵانەیە ئێرە بۆ سەیران ئەو گەنجانە چوونەتە ژێگرنتیەوەی کە ئەو ڕۆژانە کە گەشتیارێکی زۆر و سەیرانکەرێکی زۆریێت ئەم دەشتەیە ئەم جەیتونانە پارێزن بەڵێ ئومێدەکەین وابێ ڕۆژانە وەکو چاودێرێکەوەن قەراریانداوە ڕۆژانی بەهار و جەژنەکانی نەورۆز و ڕەمەزان لەم سنوورە بن و خەڵکە کەشکە سێمە بینێ بەڕاستیە بێ ڕێز لە ئەرک و ماندووبوونی ئەم هەموو خەڵکە بگرن کە لێرە ئەم درەختانە نێژن درەختەکان ئێمە نێژین بۆ ئەوانێت چونکە پێشەمە ناشتوانە بۆ ئێمە ئێمەژێ نێژن بۆ ئەوانی نەوەی ئایندە ئەمێ دەکەن هەومان بیان پارێزین بەرنامەتان بۆ ئایندە چێ پێم وایە ئەچنە سنووری چەند گوندێکی دیکەش بەڵێ ئەمە بڕیار درراوە 5,000 نەمان بنێژین ئەمە پێم وایە حملەی چوارە سێممان بێ بەڵێ بەردەوامە بین هەر گوندێک هەر شوێنێک گرنتی پاراستین نەمامەکانمان باتێ ئێمە بەردەوام بین نەمانبیان بۆ دابینەکەن و بۆ شان نێژین دەستان خۆش بۆ سەرکەوتبوون زۆر سپاس کاک جەبار دیارەوەی هەیە ئێفی ئەمان بە جیاواز لە گروپە حکومیەکان و گروپەکانی دیکەی ڕێکخراوی ژینگە پارێزی کارەکەن لە پێشدا کە دەچنە هەر ناوچەیەک گرنتیەوە وەرەگرن لە خەڵکی ئەو گوندەیە یا خەڵکی ئەو ناوچەیە کە نەمامەکان بپارێزێت و ئاویشی بدات لە وەرزی هاویندا چونکە ئەم دارانە ساڵێک بۆ 2 ساڵ بە تایبەت ئاویان دەوێت ئەو 2 ساڵی سەرەتایە ئاو بدرێەوە خزمەت بکرێت بەو شێوازە کە گرنتیان وەرگرت کە دارەکان خزمەت بکرێت ئەوان ڕاستەخۆ زەیتونانەی کە پێویستە دەیهێن بۆ ناوچەکە و لێر ئاڵمەتەکە بەڕێوە دەچێت ئەمڕۆ 150 نەمامە چێنن 100 نەمامی دیکەش دێ جگە لەوەی لام 250 نەمامە بڕیار وایە ژمارەیەکی دیکە لە داری کالیتۆز و ژمارەیەک داری دیکە بێنن بۆم ناوچەیە و بیکەن بە سێبەر بۆم نەمامەنە تاوکۆ ئەم ڕێڕەوە ئەم جادەیە بە گشتی سەوسپۆش دەکەن و وەجارێکی دیکە بەرگی هیوا بە زەوی دەبەخشنەوە. بەڵێ سەلاح جەمیل پامنێری کورسان نیوز لە هەورامان سپاس بۆ زانیاریەکانت بێگومان جگەی دەستخۆشیە سەوزکردنی هەربستێکی خاکی کوردستان کارێکی باشە و بۆ داهاتوویەکی باش بۆ زەوی بۆ ژینگە بێگومان کە دوایش ئەمە کاردانی باشی بۆ تەندروستی مرۆڤ دەبێت سەرنجشان ڕادەکێشم بۆ بابەتێکی گرنگ وەکو میدیای ئێرانیەکان باسی لێواکەن کارسوپای پاسداران سێ شوێنی هەرێمی کوردستانی کردووە ئامانج لە یادم نەچێت سەرۆکی ئێران باسی لەوە کردووە کە ئەوان خۆیان بە هیچ جۆرێک ڕادستی ئیسرائیل و ئەمریکا ناکەن چونکە چەند جارێک ئەمە باس کرا و ڕەنگە هاوڵاتیانیش بەگشتی چاوەڕێی کاردانەوەیکی لەم جۆرن بەڵام مەسعود پزیشکیان داواکات و بعد لەوە دەکات کە بە هیچ جۆرێک خۆیان ڕادستی ئیسرائیل و ئەمریکا ناکەن مەسعود پزیشکیان سەرۆکی ئێران دەڵێت داوای لێبوردن دەکەم لە وڵاتانی دراوسێ دۆستی ئێمان ئەو هێرشانی کە لەلایەن ئێمەوە دەکرێتە سەر ئەوان ئامانجلی پارێزگاریکردنە لە خۆمان لە وڵاتی خۆمان دیارە میدیاکان ئێران باز لەوە دەکەن فڕۆکێکی ئیسرائیل لە گەروی هورموز کەوتۆتە خوارەوە دیارە فڕۆکەیەکی ئیسرائیلی لا گەروی هورموز کەوتۆتە خوارەوە تاکو ئێستا شەڕ و ناکۆکیەکان لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێراندا بەردەوامی هەیە ئەمڕۆ 8 ڕۆژە شەڕ و ناکۆکیەکان و شەڕی گەرمی نێوان ئەم وڵاتانە بەردەوامی هەیە پریشکی شەڕەکان زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربەی وڵاتانی کەنداوی کردوتەوە لە نێویشاندا هەرێمی کوردستان بە دیاریکراوی پایتەختی هەرێمی کوردستان هەولێر لە شەڕەکان لە ڕوبەڕووبوونەوەکان لە پریشکی ئەم ئاگرا بە دەرنەبووە دیارە لە دوێنێەوە تاکو ئەمڕۆ چەند هێرشێکی جیاواز کراوەتە شارە جیاوازەکان بە تایبەتی سلێمانی و هەولێر ئەو وێنانی کادەی بینن ئێستایی ڕاستەوخۆی هەر یەک لە گەروی هورموزە لە بەیروتە لە تەل ئەبیبە لە قودسە ئەوانی کە دەیبینن دیمەنەکان ڕاستەوخۆن و هەروەها سنووری ئیسرائیل و لوبنان گەروی هورموز بەیروتە تەل ئەبیبە قودسە کە دیمەنەکان ئێستا و ڕاستەوخۆن لە ئێستاە هیچ شتێکی وها نابینرێت جگە لە بەیروت کە حیزبوڵای تێدا حیزبوڵایش بە یەکێک لە گروپانەدا دەنرێت کە پشتیوانکی سەرسەختی ئێرانە و باز لەوە دەکرا لە ڕابردوژە کە ئەم گروپە لەلایەن ئێرانەوە پشتیوانی لێ دەکرێن لەلایەن ئێرانەوە دروست کرابن ئەم گروپە نەیشاردوتەوە کە پشتیوانیەکانی بۆ ئێران دەردەبڕێت لە بەرامبەردا ئیسرائیل بردومانیان دەکانی وڵاتی لوبنانیش ڕوبەڕووی هێرشەکان بۆتەوە بەڵام هێرشەکە لەلایەن ئیسرائیلەوە دەکرێتە سەر لوبنان ساڵانێکی زۆرە
ئەم هێرشانە لە ناو لوبنانا بوونی هەیە لەگەڵەوەی کە وڵاتی لوبنان و خەڵکی لوبنان چەند جارێک داوای چوونە دەرەوەی ئەم شەڕیان لە ناو وڵاتەکەی خۆیان کردووە. دیارە ئێمە بەردەوام دەبین لە ڕۆماڵەکەمان لە گەیاندنی نوێترین زانیاریەکان بە ئێوە لە ئەگەری هەڕووداوێت کە زانیاریەکی نوێ لە دوای دەستخستنی وردەکاری بابەتەکە و گەیاندنی بە شێوەیەکی ڕاست و دروست ئێمە بە بینەرانی کورسات نیوزی دەدەین. ئەم سعاتەی هەواڵەکان و ڕۆماڵەکان لەگەڵ من با کۆتایی هات لە سعاتەکانی دواتردا بێگومان لەگەڵتان دەبین و بە زانیارینەوە دەگەڕێنەوە لاتان. خواتان لەگەڵ. سلێمانی گەورەتر دەبێت.